ئەمشەو پۆلێکی تر باڵندەی سەر ڕووناکی لە ئێرەوە ئەپڕن بۆ لای خودا، لە بنکەی ڕۆشنەوە دوور دەپڕن، باڵەکانیان بۆنی گومەزەکان و مناری شارەکانی هەڵگرتووە. ئەمانە بەرماڵی نوێژیان لە ماڵی خواناسیدا ڕاخستووە و لە باخی دڵخۆشی گەڕاونەتەوە. پیاوی مەیدانی میحرابی دوا ڕۆژن، ئەم چریکانە ئاوازێکیان پێ کەس نیەتی و کەس نەیدیوە. ئەمانە ئەزانن لەکوێوە گەڕاونەتەوە، لە سەفەری ئەودی و خەیاڵ کە هێشتا دڵ پێی نەبردووە و لە گوێانی ئیماندارەکاندا چنراوە. ئەو تابلۆیانەی کە ناو نیشانەی ڕێگەی بەهەشتیان پێیە. ئەمە چەند ساڵە دێین و فەرش ڕێژە ئەم مزگەوتە. ئێستا جگە لە ئەم ماڵەی خودا هیچ تەهلیلەیەکی تر وەک ئێرە پڕ نییە لە بۆنی عیبادەت و ئەم ڕێز و تاجانە لێرە پێشکەش دەکرێت. زەوین و قوڵانەی بۆ ئەبەخشێتەوە و خەنی بووە کە پەریەکانی ئاسمان سەفیان بەستووە بۆ تەماشای ئەم نەو نەمام و چڵە نێرگزانە. باخ ئەیتر تین و نابێ و سەوزتر خۆی ئەنوێنێ، کە بینێ ئەم نەورەسانە لە سنگیانە کەلامی خودا و نوری خودا و قسەی خدە خودایان چاندووە. بەخێر بێن بۆ ئەم میعراجی فڕینە، بەخێر هاتن ئاو پڕژێنی ڕۆحی ئێمەتان کردووە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وسلم. بناوی بەڕێوەبەر و مامۆستایانی بنکەکەمان بنکەی ڕۆشن بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز بەخێرهاتنی میوانە بەڕێزەکان ئەکەین بۆ شەشەمین ئاهەنگی ساڵانەی بنکەکەمان. هاتنتان نیشانەی خەمخۆری و پەرۆشیتانە بۆ قورئان و خزمەتکارانی قورئانی پیرۆز. یاخوا بەخێر بێن. ئازیزان، باشترین دەستپێک بۆ بەرنامەکانمان خوێندنی چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز لەلایەن فێرخوازی بنکەکەمان کاک محەممەد شەهاب کەریمەوە. جەنابیان با بفەرموون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم ويبشر المؤمنين الذين يعملون الصالحات أن لهم أجرا كبيرا وأن الذين لا يؤمنون بالآخرة أعتدنا لهم عذابا أليما. ويدعو الإنسان بالشر دعاءه بالخير وكان الإنسان عجولا. وجعلنا الليل والنهار آيتين فمحونا آية الليل وجعلنا آية النهار مبصرة لتبتغوا فضلا من ربكم ولتعلموا عدد السنين والحساب وكل شيء فصلناه تفصيلا. وكل إنسان ألزمناه طائره في عنقه ونخرج له يوم القيامة كتابا
تلقاه منشورا اقرأ كتابك كفى بنفسك اليوم عليك حسيبا من اهتدى فإنما يهتدي لنفسه ومن ضل فإنما يضل عليها ولا تزر وازرة وزر أخرى وما كنا معذبين حتى نبعث رسولا. لەگەڵ تۆدا دەنگی پێی باران دێ، تەسبیحات و یادی خودا ئێرە پڕ دەکا لە بۆنی گوڵاڵەکانی بەهار و جوانی جیلوە دەکا. ئەمێستا دڵۆپەی بارانەکان درزی دیوارە ڕووخاوەکانی غەزە ئەژمێرێ و چاوی فرمێسکاوی وشک نابێتەوە. لە پاڵ ئەم منارە و ماڵانەی خوادا ڕۆژێک تەهلیلەی سەرکەوتن دەکەین بە سرود و ئەو ئاڵایە هەڵدەکەین کە بەوانە لە ماڵەکانی ئەرقەمەوە فێری مناڵەکانی ئیمانداران دەکرا. لەگەڵ هەر دڵۆپە بارانێکدا دوعا دەکەین، لەگەڵ هەروانەیەکدا ئەپاڕینەوە، لە گەشت حەڵقەی زیکرەکانە دەست بە نزاین. خدایە غەزە شەلالی خوێنە خۆت بیپارێزە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسوله الأمين محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه وأمته أجمعين. اللهم اجعل القرآن ربيع قلوبنا ونور صدورنا وجلاء أحزاننا وذهاب همومنا ومغفرة لذنوبنا. اللهم اجعل القرآن حجة لنا لا حجة علينا. آمدواني بريز السلام عليكم ورحمة الله وبركاته. بناي خومو ما مستايانو في الخوازاني بنكي روشن زور بخيراتني همولا يكتانكين بتايبت جناب إمام عباس بروبري وقافي سليماني مام ملا نجم الدين برپرسی لقی سلێمانی یەکێتی زانایان و هەموو مامۆستایانی ئاینی و هەموو کەسایەتیە بەڕێزەکان ئەهلی مزگەوت و هەموو خێرخوازان و هەموو دۆستان و ئەوانی کە هەمیشە و بەردەوام لە خزمەتی قورئانی پیرۆزدان یەخوا هەموو لایەکتان بەخێر بێن. زۆر خۆشحاڵ بووین بە ئامادەبوونتان. بەڕێزان، بنکەی ڕۆشن لە ساڵی 2017 مۆڵەتی ڕەسمی لە وەزارەتی ئەوقافی حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە. سوپاس بۆ خوای پەروەردگار، ئەمە شەشەمین ئاهەنگی ساڵانەیەتی کە لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستدا ئیجازە بە کۆمەڵێک لە فێرخوازەکانی دەدات. دیارە سوپاس بۆ خوای پەروەردگار لە بنکەی ئێمەدا زۆر لایەن و بوار هەیە کە گرنگی پێ دراوە. بەشێک لەوانە بەشی قیراءەتە. ئەو کەسێک کە دەخوێنێ کۆمەڵی قۆناغ هەیە دەبێ پێیدا تێپەڕ ببێت. چۆن لە سەرەتاوە دەبێ جوزی عەمە بخوێنێت، تاقیکردنەوەی تێدا ئەنجام بدات، پاشان لەبەری بکات، تاقیکردنەوەی تێدا ئەنجام بدات، پاشان جوزی تەبارەک بخوێنێ، تاقیکردنەوەی تێدا ئەنجام بدات. ئەگەر ئەهلیەتی هەبوو لە دوای ئەوە لیژنەیەک بڕار ئەدات کەوا بخوێنێت بە یەکێک لە ڕیوایەتەکان. لە کاتی خوێندنی ئەو ڕیوایەتەشدا دەبێت تاقیکردنەوەی تەجوید ئەنجام بدات کە نمرەکەی لەسەر و هەشتاوە بێت. و هەروەها دەبێت لە کاتی خوێندەکەیدا لە 5 جوزئی و 15 جوزئی و 25 جوزئی و 30 جوزئی دەبێت لە هەموو ئەو قۆناغانەدا لیژنە بیبینێت و تاقیکردنەوە ئەنجام بدات. لە دوای ئەو هەمووانە کە جاری وە هەر ڕەنگە لانی کەم ساڵێک یان 3 ساڵ یان 5 ساڵی پێ بچێت، اینجا دەتوانێت ئیجازە وەربگرێت و لە شوێنێکی ئاوادا دابنیشێ و لە خزمەتی ئێوەدا ببێتە هەڵگری ڕیوایەتێک یا وەخود قیراءەتێک. بەشی دووهەمینیان کە بەشی لەبەرە لە بنکەکەمان
سوپاس بۆ خوای پەروەردگار 2 ساڵە کۆمەڵێک برای ئازیزمان کە توانیویانە تەواوی قورئانی پیرۆز لەبەر بکەن و لە دوای ئەوەش بە گوێرەی جوزئەکان لە 20 جوزئی و 15 جوزئی و 10 جوزئی و ئەوانە ئەلحەمدولیلا کە ئەویش بەشێکی تایبەتیە و بەرنامەی تایبەتی خۆیان هەیە قورئانی پیرۆزی تێدا لەبەر دەکەن و هەروەها گرنگیدان بەلایەنی پەروەردەیی کە ئەمە زۆر گرنگە. بەڕێزان ئێمە لە بنکەی ڕۆشن کار دەکەین بۆ پاراستنی بە هاواڵاکان کە سوپاس بۆ خوای پەروەردگار میلەتی ئێمە خزمەتێکی زۆری کردووە لە خزمەتی قورئانی پیرۆزە. کاتێککە باسی قیرائەت و قورئانە کرێ هیچ کەس نییە کەوا ئیمامی ئیبن الجەزەری نەناسێت کە ئەم زانە بەڕێزە کورد بووە. باوکی کاتێککە هاوسەگیری دەکات هەتا 40 ساڵ لە دوای هاوسەگیری مناڵیان نابێت. لە دوای ئەوە دەڕوا بۆ سەفەری حەج و بە ماڵی خوای پەروەردگار، لە دوای تەواف دەڕواتە لای ئاوی زەمزەم و ئاوی زەمزەم دەخواتەوە و زۆر دوعا دەکات. داواکە لە خوای پەروەردگار ئەم پیاوە کوردە ساڵحە خواناسە داواکە خوایە منداڵێکی ساڵحی خواناسی دینداری زانا و دانام پێ ببەخشە کە دەگەڕێتەوە لە مانگی ڕەمەزاندا خوای پەروەردگار دڵیان خۆش دەکات. ئیمامی ئیبن الجەزەری خوای گەورە پێیان دەبەخشێت لە 13 ساڵیدا هەموو قورئان لەبەر دەکات، لە 14 ساڵیدا ئیمامەت بۆ مسلمانان دەکات. زانایان فەرمویانە ئیمامی ئیبن الجەزەری لای قورئان خوێنان وەکو ئیمامی بوخاری وایە لای محەدیث و فەرمودەناسان. یەکێتر لەو زانا کوردانە کە شێخ محیدینی کوردیە کە مامۆستا یەکێک لە زانا گەورەکانی ئەم سەردەمە و یەکێک لە محەقیقە گەورەکانە کە دکتۆر ئەیمەنە کە دەفەرمێ مامۆستا بەڕێزەکەم کە کورد بووە تەمەنی 100 ساڵ بووە هەتا 2 ساڵ پێش ئەوەی کە وەفاتکان نەخۆشی یارمەتی نەدا ئەکا ئەگینە هەتا تەمەنی 98 ساڵی بەردەوام قیرائەت و ڕیوایەت و تەلەبەی هەبوون لە بەردەستیدا کە یەکێ لەو زانا گەورانەی کە پێگەیاندووە دکتۆر ئەیمەنە کە لەم کاتانەدا لە تەواوی وڵاتەکانی جیهان ساڵانە بە چەندین سەد هەزاری لە کتێبەکانی کە تەبع دەکرێ و ئاهلی قورئان تێدا دەخوێنن ئەوەش بەرهەمی بەڕاستی دەستی ئەو زانا کوردەیە. بەڕێزان ئێمە لەم مناسبەیەدا 2 جار دڵخۆشین. خاڵی یەکەمینان ئەوە بوو کە بەڕاستی ئێمە لە ماوەی ساڵانی پێشوو جێگە و بنکەکەمان بەڕاستی جێگەمان ناڕەحەت بوو. سوپاس بۆ خوای پەروەردگار خۆی گەورە هاوکاری کردین کە بتوانین نهۆمی دووەمی بیناکە دروست بکەین و هەروەها فراوانی بکەین. دڵخۆشی دووهەمینمان ئەوەیە کە ئەم ئازیز و خۆشەویستانە کە ماوەیەکی زۆر هەوڵمان دووبوونیان کردووە لە خزمەتی قورئانی پیرۆزدا بە شەو و بە ڕۆژ لە هەموو کاتێکدا ئێستا توانیویانە سوپاس بۆ خوای پەروەردگار ئیجازەی قیرائەتی قورئانی پیرۆز وەربگرن. بۆیە بەڕاستی من لێرەوە ئەمەوێت سوپاسی تەواوی مامۆستا بەڕێزەکان بکەم. بەڕاستی ئەوانە زۆرن کە هاوکاری بنکەی ئێمە ئەکەن، بەڵام من هەر ئەوەنەیان پێ ئەڵێم خوای پەروەردگار بخاتی ناوە جوانەکانی خۆی بە باشترین شێوە پاداشتی یەک بە یەکتان بداتەوە. خوای پەروەردگار دڵی هەموو لایەکتان خۆش بکات، خوای گەورە ماڵی هەموو لایەکتان ئاوەدان بکات، خوای گەورە لە تەواوی ناز و نیعمەتی خۆی بەهرەمەندتان بکات. چۆن دڵی ئەم فێرخوازانەتان خۆش کردووە خوای پەروەردگار دڵی ئێوەش خۆش کات. ئەوەی بە دوعایەکی خێر بە هەر شێوەیەک لە شێوەکان لەگەڵمانە بۆ دوعای خێری بۆمان کردو و هاوکاری کردوین، خوای پەروەردگار هاوکاری بکات و خوای گەورە دڵی خۆش کات و خوای گەورە لە بەڵاو مصیبەت بە دوورتان کە داواکارم لە خوای پەروەردگار بخاتی ناوە جوانەکانی خۆی هەرچی خێر و بێر و بەرەکەت و نیعمەتی خۆی برژێنی بەسەرم هەرێمەمان ئەم کوردستانەمان خوایە ئەم وڵاتەمان بۆ ئاوادان کەی، خوایە ئەمن و ئاسایشەکەی پارێزراوکەی کە ئێوە ئاما الحەمدوللا دەتوانین لە وڵاتی خۆماندا سوپاس بۆ خوای پەروەردگار دەست و دەوری خۆمان بخوێنین و بە ئەمن و ئاسایش دانیشون سوپاس بۆ خوای پەروەردگار بۆ هەموو نیعمەتەکانی خوای گەورە هەمیشە و بەردەوام وڵاتمان ئاوادان کات، خێر و بەرەکەتی خۆی بڕژێنێ بەسەرمانە. آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. خوای گەورە پاداشتی جەنابی مامۆستا بداتەوە. لە ئەوەڵ و لە ئاخرە مەداری ئەنبیایە ئەو، لە باتین و لە زاهیرە حەبیبی کبریایە ئەو، کە چونکە لای خوددا بەڕەستی قسەی ڕەوایە ئەو. دەموژدە بێ لە ئومەتی کە گەورەیەکی وایە ئەو، لە ڕۆژی مەحشەرە تکای هەموو گوناهکارەکە،
پەیەمبەرێک کە باعیسی وجود و خەڵقی عالەمە، کە تاقەسواری ئەرسەی شەفاعەتە و مسلەمە، کە زام و هیجر و مێحنەتی سرور وەصل و مەرهەمە، لە هەفتخوانی سینەدا موژەی خەندەگی ڕۆستەمە، لە فەتحی خەیبەری دڵە برۆی لە زولفەقارەکە. ئەمە دەبوانی بەڕێز ئێستاش پێکەوە گوێبیستی چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز دەبین لەلایەن فێرخوازی بنکەکەمان کاکە محەممەد بەهجەت با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله ذلك هو الفضل الكبير جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب لە تاریکی شەوی کوفرا بە یەک دەم لەمعەیەکیدا 1322 دنیا چراخانە چرایەک نوری بێچوونی مودیدی بێ دەبێ وابێ چرایەک دەستی قودرەت خۆشی کا بۆ تا ئەبەدمانە تعالى الله بەدوو دەهبوو کە هەردوو عالەمی داگرت بنازم بەم کەماڵی عەزم و حەزم و شەوکەت و شانە. ئازیزان و خۆشەویستان، ئێستاش گوێبیستی وتەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی فتوای شاری سلێمانی جەنابی دکتۆر محەممەد پێنجوێنی ئەبین با بفەرمونون. بسم الله الرحمن الرحيم سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار درود و سڵاو و مێهرەبانی خوای گەورە بڕژێ بە سەرگیانی پاکی سەرۆر و سەردارمان حەزەتی محەممەد درودی خوای لەسەر بێ و یار و یاوەران و زانایان و خوانەسان تا ڕۆژی دوایی. خۆشەویستان و ئازیزانم سڵاوی خوای گەورەتان لێبێ. لێرەوە لە خزمەت ئێوەی بەڕێز و ئەو مامۆستا بەڕێزانەمان بە خەجاڵەتیەوە ڕاوەستم کە جەندەقەیەک لە خزمەتتانە چەند کەلیمەیەکتان عەرز بکەم. سەرەتا پیرۆزبایی گەرم لەم
تابیە بەڕێزانە و ئەم فێرخوازە ئازیزانە دەکەم دەڵێم پیرۆستان بێ کە پەنجەی خێری قەدەری خێری خوایی لەم ساتە وەختە و لەم زەمەنەدا کە زەمەنی پڕ لە کارەسات و پڕ لە لادان و لاربوونەوەیە بەر ئێوە کەوت لەم شەوەدا ئێوە ئەلحەمدولله کەوتونەتە ژێر پەردەی خێر و میهرەبانی ئەڵڵا و ئێستا ئێمە دەبینە شایەتی ئێوەی کە ئێوە فێری قورئان بوون و هەروەها دەڵێم پیرۆستان بێ ئەم ڕێکخراوە بەڕێزە ئێوەش پیرۆستان بێ کە بوونە شایستەی ئەوەی کە پلەی گەورەی باشترین فێرکار باشترین مامۆستا لەم سەردەمەیە ئێوە ئەو ئیسلامە جوانە بەدەست بێنن کە ئێستا ئێمە شاهیدی بەرهەمی دەستی ئێوەین بەرهەمی تواناکانی ئێوەین هەروەها دەڵێم ئەم گەڕەکە و نوێژخێنانی ئەم مزگەوتە پیرۆستان بێ کە لەم شەوەدا ئێستا ئێوە دانیشتون و هەمومان بە شایەت حاڵێک دەڵێن ماوەیەکی زۆرە ئێوەش لەژێر بەرەکەت و میهرەبانی و پیرۆزیەکانی فێرکردنی قورئانە بوون یاخوا ئێوەش پیرۆستان بێ کە هاتوون ئێستا ئامادە بوون بۆ ئەو شایەتی دانەی جود و چالاکی و تواناکانی ئەم کۆمەڵە مامۆستا بەڕێزە و ئەم کۆمەڵە گەنج و لاوەی کەوا ئەم پرۆژەیان خستوەتە ڕێ پرۆژەیەک کە بەڕاستی سەرتاپاکەی خزمەتە بە مرۆڤ پرۆژەی فێرکردنی قورئانی پیرۆز بەڕێزان و ئازیزان کتێبێکی ئاسایی نییە وەکو کتێبەکانی دنیا قورئان تاکە کتێبێکی سەرزەویە هەتاکو ئێستا لە دنیادا ئەوەی بیخوێنێتەوە بە یەک پیتی ئەجر و دەرەجە و پاداشی زۆری دەسەکەوێ تەنها پیتێک ئەوێ قورئان چەند پیت بێ و چەند جار دووبارە بێتەوە تاکە کتێبێکە لە هەموو دنیاە کە بانگەشەی هەموو مرۆڤایەتیەکە ئەڵە وەرە بمخوێنەرەوە وەرە بە زمانێکی مرۆڤ دۆستانە بە زبانێکی بێ لایەنگیری بە بێبوونی دەمارگیری وەرە بمخوێنەرەوە وەرە کێی زانات هەیە کام هێزی زانستی دنیا هەیە هەمووی بێنە بیخەنە گەڕ من بخوێنەوە لە منەوە فێریشتە بن فێری ژیانە بن تاکە کتێبێکە لەسەر زەویە هەتاکو مێژوو تێپەڕێ هەتا دنیا پێشکەوێ ئەویش لەگەڵ پێشکەوتنەکانە هەمانگی دەکا شتێکی قورئان نییە بڵێن بۆتە مێژوو تازە باوی نەماوە هەر دەقێکی قورئان دەخوێنیتەوە لە هەر سەردەمێکە بۆ ئەو سەردەمە معنە و مەزا معنە و مەفادێکی خۆی هەیە بۆ ئەو سەردەمە واتایەک دەبەخشێ ڕۆحێک دەدا بە ئومەت ژیانێک دەدا بە گەل بە خوێنەرەکەی لە خزمەت قورئانە تاکە کتێبێکە کە تاکو ئێستا خەڵکی زەمانێک نییە لە زەمانێکی تایبەتە لەدایک نەبووە بڵێ تەنها بۆ ئەو زەمانەیەوەی تر بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتی زبانی قساکە هەرچی وشەکانی هەیە لەگەڵ هەموو مرۆڤ لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا لە ئەوەڵ دنیا ئەوەڵی زەمن تا کۆتایی زەمن دەقێکی قورئان نییە بە کەڵکی مرۆڤ نەیە بەڕێزان کاتێکە لە خزمەت پرۆژەیەکی ئاواهی بە پێزاوین کەوا بۆ پرۆژەیەکی زۆر بە خزمەتە خزمەتەکانیشی بۆ مرۆڤە سەرتاپا خێر دروستەکە بۆیە ئەوانەی کە فێری قورئانە بن لە گەنج و لاوەکانمان ئەوە تا هاتوین پرۆژەیەکمان خستوەتە ڕێ کە بەردەوام هەتا ئەوان لە ژیانە بن خێریان لێ چاوەڕێیەکەین کەمترین خراپەیان لێ چاوەڕێیەکەین بۆیە بەڕێزان و خۆشەویستانم لێرەوە عەرزی ئەو برا بەڕێزانەش ئەەکەم کاتێک کە قورئان فێرەبین دیوێکی فێربوونی زارەکیمانە بەڵام دیوێکی تری فێربوونی قورئان هەیە کە بریتیە لە پیادەکردنی ئەخلاقی قورئان لەو کەسانەی کاڵگەری قورئانن ئێمە کە دەچینە ناو کۆمەڵگە و قورئان خوێنین تەنها با قورئانی سەرزارەکی نەخوێنین بەڵکو ببینە قورئانێکی زیندوو لە ناو کۆمەڵگەدا بە تایبەت ئەو برایانەی کە لەبەری دەکەن بەڕاستی ئەبێ لە تەعامل و لە مامەڵەکردنیان هەر لە ئێستا لەگەڵ خۆیان حتا دەوروبەریان بەهێزترین جوانترین ئاکاریان هەبێ تا ببنە نمونە جوانەکەی فێرکاری قورئان بە ئەخلاقیان خەڵک فێری قورئان کەن بە ئەخلاقیان خەڵک شیرین قورئان لای خەڵک شیرین کەن قورئان دەرونێکی ئەوێ پڕ لە خۆشەویستی بێ دەرونێکی ئەوێ عەقڵێکی ئەوێ ئەبێ مرۆڤ دۆست بێ ئەوانەی قورئانیان هەڵگرتووە بەڕاستی بێ وریابن لە زبانیانە لە قسەکردنیانە لە مامەڵەکردنی ڕۆژانەیانە ئەوانەی کە خوا دەفەرمێ حەرام و ناڕەوان لەویشا ئینشاءڵڵا بەدی نەکرێ بۆ ئەوەی ئەو نمونە جوانە بین تاوامان لێ نییە لە ڕێگەی قورئان و خوا نەخواسە بە ناوی قورئانەوە مافی خەڵک بخۆین ئەمەتان بۆیە عەرز دەکەم
هێندێک جار هەیە کێشە دروست دەبێت لە ناو خێزانەکانە لەسەر ئەوەی خاتوونێکمان هەیە یا برایەکمان هەیە لە دەورەی قورئانایە بەڵام مافی خەڵکی تری خواردووە بە ناوی ئەوەی دوڕاجەعە دەکا کۆمەڵە حەقی ترەخوا ئاگامان لەوە بێ کە قورئان فێربوون معنای ئەوە نییە تەنها فێری خوێندنەوەی بووبین ئەبێ بەڕاستی فێری کردارەکانیش و معناکانی ببین بۆیە حەستانەکەم دانیشتنی بەڕێستان لە مەشروعێکی ئاواهەیە مەشروعێکی زۆر گەورەیە و هەروەها عەرزی ئەو برا بەڕێزانە دەکەم ئەوانەی کە توانای مادیان هەیە ئەوانەی کە الحەمدوللا گیرفانیان پڕە باشترین مەشروعێک کە تۆ دەعمی بکەیت لە دنیادا بەڕاستی ئەم پرۆژە گەورەیە کە ئەگەر کەسێک بە دەعمی تۆ فێری قورئان ببێ هەتاکو ئەو کەلیماتە لە زاری ئەو دەربێ و خەڵک فێرکا و ئەوی تریش خەڵک فێرکا تۆ لەو خێرەدا بەشداری باشترین پرۆژەی بیخێتە گەڕکە بۆ دنیا و قیامەتە سوودی هەبێ ئەم پرۆژانەیە خوا تەوفیقی هەموو لایەبا و جارێکی تر دەستخۆشی لە ڕێکخراوی ڕەوشنەکەم بۆ ئەم پرۆژە جوانەیان هیوادارم ئینشاءڵڵا زیاتر برەوی پێبن وە لە نمونە جوانەکانی بەڕاستی فێرکردنی قورئانی پیرۆزە لایەنە معنەویە کەشکە قورئانی پیرۆز کە باسێدە لە قورئان بەشێکی ذیکرە بەشێکیشی نورە نوری قورئان نورە بۆ دڵان نورە بۆ ڕۆح نورە بۆ زارمان بۆ زەینمان بۆ فکرمان لە هەمان کاتە ذیکر و بیخستنەوەیە بۆ ئاکار و ئەخلاقە جوانەکان تا بتوانین ئینشاءڵڵا قورئان ببێتە هەوێنی ئەو مجتەمەعە جوانەی کە بەردەوام خۆشەویستی لە بین تاکەکانە بەردەوام ئەخلاقی جوان لە بین تاکەکانە دروستکە و دوورکەوینەوە ئینشاءڵڵا لە زبانی قین و ڕق چونکە بەڕاستی قورئانی پیرۆز بە زبانێکی مرۆڤ دۆستانەوە بانگەشە لە هەموو ئینسانەکانەکە پێیان دەفەرمێ وەرن هەموو مرۆڤایەتی من بخوێننەوە خوای گەورە تەوفیقی هەمووان بە یا ربی خوای گەورە ئینشاءڵڵا بەرکەت خاتە ناو ژیان و کاری ئەبرا بەڕێزانەمان زۆر سپاسی هەموو لا دەکەم وەسسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه چمە دەحەیەکت بکەم لایەق بە تۆ یا خەیرە خەڵقی الله منی بێخەیری نالایەق کە جیبریلت سەناخوانە بەیانی گەورەیی خوڵقی کەسێ ئایەت لە شەئنی بێ نەمەقدوری من و تۆیە نە ئیشی قست و سەحبانە لە ئادەم تا مەسیحا ئەنبیا یەک بە قەومی خۆی خەبەرداوە لە پاش ئێمەکە دێ ئەو فەخری ئەکوانە بەڕێزان ئێستاش بفەرمونون وتەی جەنابی مامۆستا مەلا عەباس بەڕێوەبەری ئەوقافی سلێمانی پێشکەش دەکرێت با بفەرمونون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الصلاة والسلام على أشرف المرسلين سيدنا وحبيبنا وقائدنا ونور أبصارنا محمد وعلى آله وصحبه أجمعين إلى يوم الدين برئيس جنابي إمام ملا نجم الدين لبرساوي لقي سليمانية زاناين عن إسلامي كردستان برئيس مامۆستایانی گەورە و سەروەرم لە مامۆستایانی فتووە و باقی مامۆستایانی ئازیزی مێزەرسپی و دڵۆڕووسپی بەڕێز نوێنەرانی حیزبی حکومی کە تەشریفیان لێرەیە بەڕێزان خێرەومەندان و پیاومەعقولان و ڕیسپیان بەڕێزان نوێشخوێنانی ئەهلی ئەم مزگەوتە بەڕێزان باوک و براو کەسوکاری برا فێرخوازەکانمان ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەڕەکاتوه سەرەتا بە ناوی بەڕێوەبەرایەتی گشتی ئەوقافی سلێمانی برای بەڕێزم کاک هاوژین و کاک حاجی ئیدریس جێگری بەڕێوەبەر و بە ناوی خۆمان لە بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی و باقی برایانم پیرۆزبایی لە مامۆستایان و فێرخوازان و کەسوکاری فێرخوازان و مامۆستایانی ئەم سەنتەراکەم و داواکارم لە خوای پەروەردگار کەوا ئەم خولا بەردەوام بێت کە ئیمجارە خولی شەشەمە خوای گەورە فرستتمان پێبات کەوا بۆ خولەکانی تریش ئاو هادانیشن و خولی زۆرتر و چاکتر و باشتر واتە زۆرترین فێرخواز و زۆرترین لە حافظ قورئان و بە چاوی خۆمان بیان بینین و لە خزمەتیان دابنیشینەوە خۆمان بەبەختەوەرە زانین ئێمە لە بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی کە ئێمەش بەشدارین ئەگەر بنووکە قەڵەمێکیش بێت خوای گەورە پاداشمان بداتەوە ئێمەش هاوکار بین لە ئەجر و پاداشتی ئەم فێرخواز و مامۆستا بەڕێزانە چونکە ئێمەش لەلایەن خۆمانەوە ئەوەی کە پێمان کرابێت و توانی بێتمان کار ئاسانیمان کردووە هەر لە ساڵی ئەم ساڵاکەوە زیاتر لە 250
ئیجازەی خولی هاوینا بۆ فێرکردنی قورئان بۆ مناڵەکانمان کە کاتێک دەست بەتاڵن بۆ ئەوەی کەوا مناڵەکانمان کاتی بەتاڵی خۆیان بەشتی بێسوودەوە بە فیڕۆ نەدەن تاکو لە مزگەوتەکانە لە خزمە مامۆستاکانە لە قورئان و دەرس و دەوری مزگەوتا بن و بە سودمەندیەوە بگەڕێنەوە بۆ ماڵەوە و بۆ ناو قوتابخەکانیشیان و حەفدە سەنتەری قورئانمان هەیە کە ئیجازەمان پێداون کە یەکێک لەو سەنتەرانە بە خۆشحاڵیەوە ئەم سەنتەرەیەکەوە ئێستا ئێمە لە خزمەتانە دانیشتوین و دەبینین ئەم کۆڵمەڵە ئەم پۆلە برا فێرخوازەمان کەوا تەخەڕوجەکەن و ئیجازەیان پێدەدرێت لە جوان خوێندنەوەی قورئان و لەبەرکردنی قورئان و لە قیرائاتەکانە و زیاتر لە 25 حوجرەی ڕسمیمان هەیە کەوا بە هەمان شێوە ئیجازەمان پێداون و ئەمانە ژووک و سەنتەرەکان بەردەوامن و کەوا فەقێ پێگەێن و مامۆستایانی دوا ڕۆژی مزگەوتەکان پێگەێنن سەرباری ئەوەش کەوا کۆمەڵێکیش لە تەکیە و خانەقاکانیش کە ئەوانیش بەشێکن لە شوێنی ئیرشاد و وریاکردنەوە و پێگەیاندن و تێگەیاندنی مسڵمانان بۆ ئێمە لەلایەن خۆمانەوە خۆشحاڵین کەوا بتوانین ئەگە بنووکە قەڵەمێکیش بێ بەشدار بین لەگەڵ ئەم برایانەمان بۆ ئەوەی کەوا ئێمەش بتوانین کەوا لەلایەن خۆمانەوە هاوکار بین و بۆ ڕێخستنی کاروبارەکانیان کە تەلۆکی مرۆڤیش خوای پەروەردگار قورئانی پیرۆزی بۆ داناوە قورئانی پیرۆزی بۆ ناردووی نەخوارەوە تاکو بزانێ مرۆڤەکان چۆن هەڵسوکەوت دەکەن چۆن خواناسی دەکەن چۆن لەگەڵ دەوروبەریان لەگەڵ خۆیان لەگەڵ خاو خێزانیان لەگەڵ دەوروبەر و وڵاتان و بە هەموو شێوازەکانی ژیانی مرۆڤی ڕێخستووە چونکە مرۆڤ وەکو معلومی جەنابتانە پیرۆزترین و بەنرخترین کائینە بەڕێزترین مەخلوقاتی خوای پەروەردگارە بۆیە خوای پەروەردگاریش ئەو دەستور و یاسا پیرۆزەی بۆ ناردووە کە قورئانی پیرۆزە و بەو ڕێز و حورمەتەوە تاکو ڕۆژی قیامەتیش ئەم دەستورە باڵا دەستە و هەرخۆیەتی بۆ ئەوەی مرۆڤەکان ژیانی خۆیانی پێبڕازێنەوە و لە بینی خۆیان و خواپەرستیشیان بە شێوازێکی وابێت کە لایق بە پەرستشی خوای گەورە بێت و آخر دعوانا الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. بنوري عكسي پیغمبر ئەوەندە منعکیز بوون غەریبی تازە هاتوو دەیوت ئەم پێغەمبەرستانە خدا هەر معجزەی لائق بە هەر پێغەمبەرێ دیوە هەموو ئەو معجزاتەی داوە بەم سەرداری هەموانە. ئازیزان و خۆشەویستان ئێستاش پێکەوە گوێبیستی وتەی مامۆستا و بانگخواز بەڕێز مامۆستا زەنگ سالار دەبین وەک باوکی یەکێک لە فێرخوازەکان با بفەرمێت. بسم الله والصلاة والسلام على رسول الله. جێی دەستخۆشیە کە ئێمە لەم ڕۆژگارەیە کە جەنابتان ئینشەڵڵا ئەهلی ئیمانن هەمووتانی زانن کە زەمەنی فیتنەیە من ناچمەنە ئەو بابەوە بەس ئەوەی کە جەنابتان ئەیبینن ڕۆژانە لە تێکدانی سەرجەم بەهاکانی ناو کۆمەڵگا لە هاوینانەکردنەوەی خولی زۆر نەشیاو هەل لە ڕقس و سەماوە بیگرێ بۆ زۆر بابەتی تر کە ئینسان هەل لە ڕووی نایە باسیکە. ئێمە ڕۆژانە کە چەندین ساڵە من وا تقریبن بۆ وابزانم 7 ساڵەچێک کوڕەکەی خۆم کە هاتوچوی ئەم شوێناکە خۆشم و ئەو پیاوە بەڕێزانی کە زۆریان لێرن شایەتی بۆ ئەوین کە ئەم بنکەیە وە سەرجەم بنکەکانی تریش وە سەرجەم ئەو شوێنانی کە خەڵک فێری ئەدەب و حرمەت و دین و دینداریەکەن شوێنێکی زۆر چاک و باش و پاک و شیاوە بۆی کە تۆ مناڵەکەی خۆتی تەسلیم کەی. سەردەمێک من هاتوچوی ئەم مزگەوتەمە کرد هەستمە کرد ینی مناڵەکانم بچکووکن بەڵام خوای تەبارەک و تەعالا تەمەنی یا و نەتیجەی ئەوەشم بینی کە وەکو ئەرزم کردن کوڕەکەی خۆم لێرە دانیشتووە. ئەوەی کە زۆر گرنگە ئێمە پێی بزانینەوەیە ئێمە کە خۆمان بە موسڵمانە زانین خۆمان بە ئیماندارە زانین و هەموو شتێکمان چاوەڕێی ئەوەین کە ئینشەڵڵا تەعالا لە قیامەتە مەئجور بین و پاداشتی لەسەر بگرین. بریتیە لەوەی کە تەربیەی نەفس دەستکەی نەفس بکەین بۆ کێ سەرەتا بۆ خۆمان دوای ئەوە بۆ ئەوی کە لەبەر دەستمانایە کێیە ئەوەیە کە مناڵەکانتە یاوەخو دایکتە یان باوکتە خوشکێکتە برایەتە ئەوەی کە لە ژێر سەیتەری جەنابتایە. بەڕاستی بوونی ئەم بنکانە شتێکی گرنگە زۆر لە زۆر کێشە و مەشاکیل مناڵەکان بە دوورەخا و ئەوەی کە زۆر گرنگە جارێکی تر بیڵێمەوانی ئەوەیە کە سەرجەمی ئەو مامۆستایانە و ئەو بەڕێزانی کە ئەم بنکانە بەڕێوە بن کە من زۆریان ئەناسم بەڕاستی لە هەموو شتەکان نمونەن بەدەر لە مەسەلەی وەکو ئەو مامۆستا بەڕێزەی وابزانم دکتۆری بەڕێز بوو وتی قورئان سەرزارێکی ئەمانە هەمویان مۆڵەت پێدراون و جەماعەتێکیش حیفزیان هەیە بەڵام مهمەیە تۆ مناڵەکەت کار بە قورئان بکە چونکە عملکردن پێی ئەوە پاداشتی گەورەی لەسەرە هەرچەندە خوێندنەوەکەشی هەمومانی زانین کە هەر حرفێکی ئینشەڵڵا تەعالا دە حەسەنەی پێ وەرەگرێ.
بەڕاستی جێی دەستخۆشیە کە ئەم مامۆستا بەڕێزانە کە لێرن لە سەرجەمی بنکەکانی تریشا کە من زۆریان ئەناسم بەبێ بەرامبەر ئەم جارە ژەڵم بێ بەرامبەر چکە سەرجەممان ئێمە خەڵکی ئەم وڵاتین لەم ڕۆژگارەیە زۆر ناڕەحەتە زۆر قورسە شتێکت دەستکەوێ خەڵکێک بداتێ بەبێ بەرامبەر هەچەنە دنیا لەسەر نیظامی ئەخذ و عەطائیشەکە تۆ تا شتێک نەبەخشی شتێک وەرناگری بەڵام لەم ڕۆژەیە و مامۆستا عەبدولحەمید و ئەم هاوکارە بەڕێزانی تر کە سەرجەمیان لێرن بێ بەرامبەر خزمەتی مناڵەکە دەکەن ڕەوشتی جوانەکەن لە قیامەتا من و دایکی پاداش لەسەر مناڵەکەمان وەرەگرین بەڕاستی ئەمە شتێکە کە من حەزەکەم لە هەموو شوێنێک ڕنگدانەوەی هەبێ لە هەموو شار و شارۆچکەیەک و لە هەموو گەڕێکێکە بەدەیان بنکەی ئاوا بکرێتەوە کردنەوەی بنکەکانی ژووک و مامۆستای بەڕێز لە سەرەتایە فەرمووی هەروە بە ئاسانی بەڕێوە ناچێ کە من خۆم سەردانی ئێرەمان کردووە چەندین برای بەڕێزی تریش کە لەم جەمعەیە دانیشتووە ئەیزانین کە مەسەلەی هاوکاریکردنی ئەم بنکانە ئەرکی هەمووانە بە تەنیا ئەرکی مامۆستا عەبدولحەمید و مامۆستا یاسینی برای و کاگڕێبوار و مامۆستا بەڕێزەکانی تر نییە چکە بە تەنیا بەڕێوە ناچێ هەر لە ئاو خواردن کارەبا مۆلیدە تەبعکردنی وەرەقا دانانی ئەو مامۆستا بەڕێزانە هاتوچۆکردن لە زستانە پێویستی بە گەرمکەرەوە هەیە لە هاوینە پێویستی بە فێنەکەرەوە هەیە هەر کەسێک لە شوێنی خۆیەوە هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خوا لێ سەبێ فەرمێت تصدق ولو بشق تمرة ئەگەر بەلەتە خورمایەکیش بێ بە دووری مەزانە ئەگەر سیارەت پێ جەنابەت خەی چێکە یەک پاکەت ئاو لەو دوکانەکە ڕەبیێنە دای بنێ 60 پەرداخی تایە 60 مناڵ لە ئاوەکەی جەنابەت دەخوا ئینشاءالله تعالی کە هەمووشمان دەزانین مەسەلەی ئەو زۆرترین خێر و پاداشتی لەسەرە و چەندین ساڵی تریشە من هەلێرا دانیشتوم و سێری ئەم جەمعە بەڕێزاکەم هیوام وایە ئەمە خولی شەشەم و هەتاوەکو خولی 60 هەمین و 600 هەمینیشی بەدوایە بێ بەڕاستی جێی خۆیەتی هەمومان دەستمان بەم بنکانەوە بێ و ڕێزێکی تایبەتیش لە مامۆستاکان و لە فێرخوازەکانیش بگرین و ئەو باوکو دایکانەشی کە ئەم بەڕێزانە کە لە دەستی ڕاست و چەپی من دانیشتون لە مۆ دو حسابێکی تایبەتیان بۆ بکەن چونکە ئەگەر مناڵەکەی خەڵکێکی تر لە شوێنی ڕقسکردن بگەڕێتەوە بۆ ماڵەوە مناڵەکەی تۆ لە مزگەوتەوە گەڕێتەوە بۆ ماڵەوە وا بزانم ئەوە زۆر گرنگە کە تۆزە لێ تێبگەن چونکەم بە حکمی مامۆستای وەرزشم لە مەکتەب و لە هەمان کاتی شابەشی 28 ساڵێکم هەیە لە بواری باڵین هۆڵی لە جوانی شتەکان زۆر لەم بابەتان نابینین ینی من یەکسەر هەست بە فەرقەکە ئەکەم خەڵکی موسڵمان هەیە برادەرمە لەم مزگەوتە نوێژمان کردووە بە پەلە ڕۆیتم کاک وەستا فڵان کەس بۆ کوێ تێچم بۆ ڕیخراوی شیفا کوڕەکەم لەوێ لە قورئانە چمەی هێنمەوە هاو دوو فەرقە چەند زۆرە تۆ لە ڕەقس و بالیە لەکوێ بێ مناڵەکەت لە مزگەوت و لە بنکەیشی فێرکردنی قورئانە بێ لەکوێ جا هیوام وایە ئەو بچکۆلانانش کە دانیشتون و جەماعەت جەنابیشتان ئەگەر هەچ کەسێکتان هەبێ سەردانی ئەم بنکانە بکە و شایەتێکی تریش بۆ مامۆستا عەبدولحەمید و ئەوان کە خۆشم سەردانم کردوون چەند جار تەمەن لای ئەمان قیاز نییە هەر کەسێ بیەوێ فێری قورئان بێ لە خزمەت یا ئەبن کۆتای قسەکانیش تەنها ئەوە ناڵم دەستان خۆش بێ مامۆسایانی بەڕێز سەرجەم بنکەکان هەموو ئەو میوانە بەڕێزانی کە هاتوون بەڕاستی بوونی ئێوە لە مزگەوتەکەی گەڕێکی ئەمە جێی خۆشحاڵیە ئینشاءالله تعالی چەندین باری تریش و چەندین جاری تریش لەم شوێنانە ئێمە بینەوە خزمەتی ئەم مامۆستا بەڕێزانە کە جێدەستیان دیارە و هەمووشمان سەربەرز بین بەوەی کە لە قیامەتە مناڵەکانمان پاداش لەسەر ئەوە وەربگرێ ئینشاءالله تعالی هەموو لایەک مەجوورە بن لەسەری و کردنەوەی خولەکان لە هاوینان و لە کاتەکانی تریشە پاڵپشتیان بین بە هەر ڕێگایەک بێ بتوانین دەستی مناڵەکان و بنکەکان بگرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه ئەمە دەبانی بەڕێز ئەم فێرخوازانەی لای خوارەوە مۆڵەت دراون بە ڕیوایەتی شوعبە عن عاصم بەڕێز جەنابی مامۆستا عەبدولحەمید با بفەرمێت بۆ پێدانی مۆڵەت کاک دانیار دارەکەریم با بفەرمێت خی گەورە پاداشتی مامۆستا عەبدولحەمید بداتەوە ئێستاش جەنابی دکتۆر محەممەد بامۆکی با فەرمێت بۆ پێشکەشکردنی خەڵات مامۆستا ڕێباز ڕەشید با بفەرمێت کاک ژیران جەزا مەحموود با بفەرمێت کاک محەممەد جەمال ڕەحمان با بفەرمێت کاک ڕاسان سەرهۆز حەمەعەلی با بفەرمێت کاک فازڵ فائق مەحموود با بفەرمێت
کاک شکار دڵشاد ڕەسوڵ با بفەرمێت. کاک مبین عەبدولفەتاح حوسێن با بفەرمێت. مش دەستخۆشی لە حاجی پێشترەوە کەم بوو.